بسم الله الرحمن الرحيم. بناوي خدا من رز وصلاوم هي من دموي حقياتك تنبو بجرموا السلطان محمودي غزنوي أمن من دالبوم أو حقياتا بيستوا لقديميان دلي روجك سلطان محمودي غزنوي عزمي راو دكاو بي خوش بسيبو راوشكارو دنجي وزير كان داو آماده أنا كاو حياسو علي هالد الصندة سنبوراو علي راو دكان لو دشتا حتى كيفيان ليبيو حتى راو تواو بي أسليكي درنگ راو بتالا كانوا دينا وروب كانوا والشار دين للسرقا كان قنديك دبي على لو قنددا كتمشا كانوا آيوشي يكزار زور خوشي ليه زور باصفايا زور آوي تشاچي هيا على لا دن لي أسبكان ين آو دنو سلطان محمود لا أسبكي ديت أخواره زلوي أسبكي الشلكا أصب آو أخواته بشاني راس يا أقلا كاتوا أوا جنان كاسو كوتششونو امان افريتي تشيليا كتي تشيليا بالا برز كتي جوان تشاق كتي نرمونيان على السلطان محمود شاوي ليكا اشقي كتابي لدى الخويدة على السلطان محمود سردا اخا توزك ودكيوتا مالي فكره ودواي سر هل ديني دسيتا بيشو دز اوا ليكا بي دلي قافيكم دي من او دخوموا كتش هل دسي زور بمهرباني وزور بجواني بروية خوشة وهلا سي قاپەکەی لەسەر چاوانەی کانیەکە دەشواتەوە و پڕیەکە لە ئاو دەینێتە سەر دەستی و دەڵێ فەرمی ئەویش قاپە ئاوی لێ وەرەگرێ ئاوەکەی ئەخواتەوە و قاپەکەی ئاهاتەوە دەست دەڵێ دەست خۆش بێ ئەڵە سواری ئەسپە بن و هەڵسن دێنەوە بۆ ماڵێ و ئەسپ دەبن تاویلی تەویلەیە دەن و تاویلی مەیتەریە دەن و بۆ خۆیان دێنەوە دیوەخان و وەختێ لە دیوەخان دادەنیشن سوڵتان محمود مات دەبێ هەیاسیش ئەقڵە بێ حياس ديت جواب بي دلي السلطان محمود بوا ماتي او يم لو اختو لو كانوا او غنددا لامان دا امن وا احساس كم اتو كوتو تمالي فكره اللي تصدكي وتسبوا تسل دلضايا ايش بي دلي حياس افريتي تشيليبو او افريتا زور افريتي تشيرك بيكا باوركا حياس داوي او مليكر قابك مليكر اي في بخوموا او ندب مهرباني وبجواني او قابا اوي هنا قتم لبيرناتي حياز دەبێ بچی بزانی ئەوە کچی کێیە لەکوێیە ماڵیان لە چ جێگایەکە ئەڵێ کەوتە بەیانی هەیاسیش چوو سوعاری کرد و کوتیان ئەوە کچی کابرایەکە ئەو کچە باوکی شوانە ئەمان بۆ خۆی زۆر کچێکی مێهرەبان و زۆر کچێکی باش و جوان چاک و مەتینە زۆر ئەقڵڵارە ئەڵێ دێتەوە بۆ سوڵتان دەجێڕێتەوە و سوڵتان محمود پێی دەڵێ هەیاز دەبێ وەزیران بەری لەگەڵ خۆت و بچی داوای ئەو کچە بکەی بۆ ئەویش پێی دەڵێ سوڵتان محمود خۆ من داوای دەکەم وەلی ئەو کچە شوت پێ ناکە ئەگەر شوشت پێ بکە شەرایەتی هەیە دەڵێ تۆ بچۆ بزانە دەڵێ چی حەیاس هەڵدەستێ وەزیران هەڵەگرێ و هەڵەسنە چن ڕووەکەنە ئەو گوندە و دەچنە ماڵی کچە و ئەگەرە چن باوکی لە ماڵ دەبێ و دادەنیشن جا ئەو زەمان چایی هەرچیەک دەبێ دەخورێ و دوایەوە کە خورا باوکی کچە لیانە پرسێ کاکە بەخێرێن و سەرچاوم و لەکوێوە هاتوون و کارتان چ بوو حياس هەڵدەداتێ دەڵێ ئێمە وەزیری سوڵتان محمودین و ئێمەی مەعمور کردووە و بین ئەو کچە لە تۆ بخوازین بۆ سوڵتان محمود ئەویش پیان دەڵێ حەیاس ئەو کچەی من هەرە و کچەم هەیە ئەمن دڵی کچەکەم ناشکێنم ئەو کچە بۆ خۆی مەیلی لەسەر هەر کەسێ بێ جا پادشا بێ کەشاوەرز بێ شوان بێ شوو بە هەر کەسێ بکە ئەمن دڵی ناشکێنم من چاوم لە پادشایەتی و دەوڵەمەندی و فەقیری نییە من فەقەت چاوم لە دڵی کچەکەمە و کچەکەم دڵی نەشکێنم دەڵێ ئەوانش لەوەدا ڕووەکەنە کچە و بە کچە دەڵێ ئێمە هاتووین داوای تۆ ئەکەین بۆ سوڵتان محمود ئەویش دەڵێ باشە سوڵتان محمود سەنعەتی هەیە ئەویش دەڵێ جا ئەوە سوڵتانە و شاری هەیە و دێی هەیە و دەرامەدی هەیە و سەنعەتی بۆ چییە دەوتی نا سەنعەتی نەبێ بەکار نایە خۆ هەمیشە پادشا نابێ هەمیشە دێ و شاری نابێ هەمیشە و دەرامەدەی نابێ ئێمە سبحەینی هاوسەر گیری بکەین منداڵمان دەبێ خێزانمان دەبێ ئەو منداڵ و خێزانێ بە چی بەخێوکەین لێمانە قەومێ نا سەنعەتی نەبێ شووی پێ ناکە حەیاسیش زۆر ئەقڵە بێ لەوەدا دێتە جواب پێی دەڵێ مادام کەوایە ئەتۆ هەفتەیەک مۆڵەتی ئێمە بدا شاید سەنعەتێکی ببێ ئێمە نەمانزانی بێ با ئێمە بچینەوە سواری لێ بکەین بزانین هەیەتی یان نیەتی ئەڵێ هەڵە سندێنەوە و سوڵتان پیان دەڵێ ستان کرد حەیاس پێی دەڵێ وەڵڵا کچە دەڵێ من شوو بە پادشا ناکەم ئەگەر سەنعەتی هەیە شووی پێەکەم بە چاوان دەی دێنن چ بکەن و چۆنی فێری سەنعەت بکەن خۆ ئەو زەمانیش وەگەلعان نەبووە هەزاران سەنعەت هەیە ئەو زەمان سەنعەتی ئەو زەمان هەر حەسیرگرتنەوە پیانە کورد حەسیری گرێچن
قامیش بوو ئەو قامیشە لە ئاودا شین دەبوو لە میترێکەوە هەتا 3 میتر باڵای دەکرد و دەیان دووری و باغی چکۆلە دەیان بەست و دەیان هێنا دەیاننا نێو جۆگە ئاوەوە و سنگ و بەردیان دەناو کە ئەو قامیشە نەرمەوە بێ و جادوایی دەیان سنی و دەیان کرد بە حەسیر پیان دەکوت حەسیری گرێچن ئەڵێ هێنیان لەو هەفتەدا فێری ئەو سەنعەتەیان کرد و جا ئەو جار هەیاس وەزیرەکانی هەڵگرتەوە و هەستا چوو وتی بەڵێ سوڵتان مەحموود سەنعەتکارە و کتیان سەنعەتەکەی چییە؟ کچە پرسی سەنعەتەکەی چییە؟ کوتی وەڵا سەنعەتەکەی حەسیرە گرێتەوە پێڵێن حەسیری گرێچن ئەیش فکری کردەوە و کوتی خراب نییە ئەوە لە پادشایەتی چاترە ئەڵێ هاتنەوە بە سوڵتانیەوە تیان سوڵتان ڕازی بووە و شوت پێیەکا و دەڵێ کە سەنعەتی هەیە ئەوە لە پادشایەتی چاترە ئەڵێ سوڵتانیش قبولی کرد و زۆری پێخۆش بوو زۆریش دڵخۆش بوو زۆریشی تەشەکر لە هەیاس و وەزیران کرد و جا دەستوری دا لە شار و لە دێ و زەماوەنی ساس کرد و کچەی خواست و بە دڵی خۆی گەیشت و ئەمما سوال ئارێرەدایە عەزیزان لە هەموو زەمانێکدا لە هەر زەمانێک قەدیمیشدا تا ئەوڕۆکە ئێمە ئافرەتی ئەقڵارمان هەیە ئەقڵارانە خاصیە و ئافرەتە ئەوە بووە شوو بکا بە کەسێک کە سەنعەتی ببێ ئەمان ئێمە بۆ خۆمان متەوەجی نین هەر دەڵێن نا وان نییە نابێ وابێ و ئاوا بێ بە هەر حاڵ ئەوە حەقایەتی سوڵتان مەحموود کە عەشقی ئەو کچە بوو کچەشی هێنا و کچەشی گوێستەوە و ئەمنیش کاڵم دڕا و هیچ پێ نەبڕا